افرین روشا سریکانی روشا لگریسپی لروجبای کردستان گلک روشا کوچه شری نفخی لسوریه رودای ایریشا کل همبری وان باجارین روجبای کردستان پیکاتیم روشا پنابریه یا خلق روجبای کردستانی ولاتین روجبای کردستانی خستک استک آل ازده گلک کس جوان دورین داگیرکری کو ظلم و زورداری لوان هاته کرنج دورین خو کوچ بربون بری خدانه باشوری کردستانی روشا پنابران باشوری کردستانی درباره نویساندن پروژه یاسایی که پنابران جی لحرم کردستانی کو ماف پرور ویسام ولی علی پروژه یاسایی که ماده کریه پرتوکل سر نویساندیه ام دی وی بابتی لگر بگرن دست بخیر هاتی که ویسام ریزی زور سپاس دست پی که ده دخوازم بزانبم آرمان جاتن جنویساندنا وی پروژه چی بشش سپاس کانال بسارت کم بود لرفته امر بخش حالی دزان مکو حولت شهری کردستان تاکه کسک لسر آسی هریم کردستان و عراق بتوانم رشنو سیاسی پنابری لهریم کردستان آماده بکم و بنوسم بو خدمت کردنی هریم کردستان بو خدمت کردنی پنابر باشه که ویزم نها تدیار کرکو پروژه آسایی که پیشنمایی که وسا پیشتر نهاتین ویساندن یعنی عراق به حریم کردستانی به بی آسایی که پنابران حتی نها تفگریایه بله لسر آسی هریم کردستان پروژه هبوه بلام رشنو سیاسی نبوه لسر آسی عراق بتوانم بریم لموجود عراق هیچ تکی نبوه بناوی آسای پنابری بویا او کشو گرفت لبو پنابران دروس بوه لبو پناخواز دروس بوه بلام هریم کردستان بەتایبەت لەو کابینەوە بە کابینەکانی پێشتر ئەرکەشی زۆریان ڕۆڵەشی زۆر باشە هەبووە بەرامبەر پەنابەر لەسەر ئاستەشی و ستاندەرێکی نێودەوڵەتی کاری پێکرایە بەرامبەر پەنابەر بەڵام ئەو تااقەتە و ئەو توانێت کە ئێستا هەرێمی کوردستان بەرامبەر ئەستەکەشی زۆر گەورەیە ئەویش ڤایرۆسی کۆرۆنا کە ئەستەشی زۆر گەورەی کردی لەسەر میزانەت و لەسەر اقتصادی هەرێمی کوردستان واروها ئەو مەشاکلە سیاسەیە کە مابەینی هەرێم و مەرکەز هەیە بووتە ئاستەنگێکی بۆ پەنابەران بەڵام وەکو ستاندەرێکی عالەمی وەکو ستاندەرێکی نێودەوڵەتی هەرێمی کوردستان یەکەم بەروە لەسەر ئاستی عێراق ڕۆڵەشی زۆر گرنگی بینیوە لە بۆ خزمەتکردنی پەنابەر و ماوی پەنابەر باشنها کێکی ویسام gelek caran ev pirs têkirin yani hem ji alî rayedarên Herêma Kurdistanê ve hem jî ji alî penaberan ve ew qas penaber li Herêma Kurdistanê dişîn lê Herêma Kurdistanê ew alîkariya pêwîst ne ji hikûmeta federalî ango ji Bexdayê ne jî ji asa navdewletî wê alîkariyê bo penaberan wernagire بەڵێ بەخۆی مامستا ئاستەکەی لە چێندرا ئازەختەکەی لەسەر حکوومەتی عێراقی حکوومەتی عێراق بە هاوکاریش پێویست بۆ پەنابەر نەیکردووە بەڵام ئەو ڕۆشنووسە یاسایە دەتوانی خزمەتی پەنابەر بە شێوەیەکی باش و باشتر بکات لۆ ئەگەر بێ لە سەواقعی ئەو ڕۆشنووسە یاسایە دەمێ باسکەم کە پێک هاتووە لە 25 مادە یاسای قانونی کە لەسەر ستاندەری و خزمەتکردنی مەسەلەن لەسەر ئەرکێکی ئەو هاڕۆشتووە خزمەتکردنی یاسەکانی حکوومەتی هەرێمە خزمەتکردنی یاسەکانی حکوومەتی اتحادیە و بێ دستوری عێراقیە لەو ڕۆشنووسە یاسایە شتێکم باس کردیە لە مادەی سێ ئەو یاسایە یخۆم باسم کردیە لە پێکهاتێکێکی ئەنجومەن بە ناوی ئەنجومەنی پەنابەر کە بە سەرپشتی وزارەتی ناوخۆ حکوومەتی هێرە دەکەم ویلایەنی پەیوەندیدار ئەو لە مادەی سێ هەتا هەفتی لەو یاسایە خزمەتی و حەق و حقوقی پەنابەری تێدایە و هەروەها ئەرک و حکوومەتی چیە بەرامبەر پەنابەر و هەروەها پەنابەر مافی چیە بەرامبەر حکوومەت بەڵام ئەلێرە ئەم شتێکی دەمهێ باسکەم مادەی شێوەک هەیە مەسەلەن پێدرێن فۆرمی UNHCR فۆرمی UNHCR لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراق تەنها لەلایەن UNHCR دەدرێتەوە ئەم لێرە لەو مادەوە لە مادەی هەشت لەو یاسایە تەرحی ئەوەم کردووە کە مەسەلەن فۆرمی UNHCR لەلایەن مەجلیسی پەنابەر بدرێت دەواازەکان سنوورەکان نەرد دیبلۆماسیەکان دەتانێت لۆ هەتا ئەو زەختە لەسەر پەنابەر کەم ببتەوە yani UNHCR destnîşan jî bikin ku komisyona penaberan a netewê yekgirtiye kek wîsam dixwazim wê yekê jî bizanibim niha gava gote ev reşnivîs nivîsî te sûd ji çi wergirtiye ji çi peymanên navnetewêyî wergirtiye çi ezmûnên یاسایên penaberî ku li welatên cîhanî hene taybetî mesela welatên Ewropayê duwarê penaberan de xwedî
ئەزمونێکی گەلێک بەرفەرە هەنتە سوود جوان وەرگرت بەڵێ بەڵێ ئێستا یەک لەو ئەزمونا مەسەرەن وڵاتی ئەڵمانی بەبێ ئەو ئامارم لەکنا لە یەکی هەتا یەکی هەتا عفوا لە یەکێکی 2013 تا یەکێکی 2021 700,000 پەنابەری سووری هەیە تاکو ئێستا 140,000 فیزەی دوخۆلیداوە لە بۆ لەم شەمل کە ئەمە لەو فەقرێک لەو مادەم باس کردووە کە دەتوانن مەسەرەن ئەو کەسانە کە ماوی پەنابەری وەرگرن دەتوانن لەم شەملیش بکەن ئەوە بابەتێک بابەتی دووەم 200,000 نزیکە 200,000 کەس هەتا ئێستا ڕەگەزنامەی ئەڵمانیان وەرگرتیە کە پەنابەری سوورینە ڕێزبەندی پەنابەری سووری لەسەر ئاستی ڕەگەزنامەی ئەڵمانی دووەم بووە پاش تورکیا ئەمە سوودم لەو بابەتی وەرگرتووە سوودەکی دیشم وەرگرتووە مەسەن ئێستا دەبینین شەڕەکەی 2015 ئەفرین عفوا کوبانی 2017 و 18 شەڕەکەی سەرەکانی و ئەفرینی گرێسپی عفوا کە ئەوە بووە زەختەچی و پەنابەر ڕووی لە هەرێمی کوردستانی وە کرد لە بۆ چ لە بۆ قزمەتکردن لە بۆ پاراستنی ملک و ماڵ گیانی خۆیان یعنی ئەو شتانە هەموو باس کردووە لە هەروەها ئەم استناءکم کردووە لەسەر قانونی جنسی عێراقی قانون ڕقم 26 لە ساڵی 2006 کە لە مادە 6 فەقەرەبا ئستاکم لەسەر ئەو مادە کردووە مادە 6 فەقەرەبا دەرێت هەر کەسێک دەبیت بە شێوەیەکی یاسایی داخلی حدودی عێراقی بێت ئەو زەدەتانی ماوەی 10 ساڵ کە نێشتجێ لە عێراق بی بە بەردەوامی کارتی نیشنگەی نوێ کردیتەوە دەتوانی طلب ئەوەی بکات حصول لە بۆ وەرگرتنی جنسی عێراقی ئەمن ئستناکم لەسەر کردووە ئەو بە شێوازەشی نووسیتی بە شێوەی یاسایی من ئیزافەی شێوەی نایاساییم کردووە ئێستا لەوانی بڵێن خەڵک برێت بۆ کابراایکی ماپەروەریەت و لۆ باسی نایاسایی دەکەی ئەم لەگە نایاسایی نیمە بەڵام ئەو شتانە و ئەو زمانە وەرگرت لە ئەڵمانیا شەڕەکەی کوبانی شەڕەکەی سەرەکانی ئەو خەڵکە بەدەیان 1000 کەس ڕۆلی لە کوردستانی کردووە بووینە پەنابەر لێرە ماوی وانە نامەوێت بفەوتێت دوێ چەرچوێ دەتخوازم پرسەکەی بکەم گەڵویزام نوها لە گۆر ئاگاهداریە مەسەلە حکوومەتە عێراقی جنسی هەڤوڵاتی دایە gelek kesên ku mesela bi regez Filistînî ne 10 salî wan li Iraqê bûye lê hevwelatî daye wan lê gelek Kurd mesela Kurdên Rojhilatî Kurdistanê Kurdên Rojavayî Kurdistanê got 10 salan jî zêdetir li li Başûrê Kurdistanê bûne mafê cinsî nikarîbûne werbigrin eger awî çi ye لە بۆ معلوماتت بەندی دووەم لە قانونی جنسی عراقی 26 2006 مادەی شەشەم بەندی دووەم استثنائی فلستینی کردی لە بۆ وەرگرتنی جنسی عراقی فلستینی بۆی نییە جنسی عراقی وەرگرتیە ئەلێرە ئاماژە دەمی و بە شتێکی بکەم کە دەرێت ضمان حق الرجوع إلى بلادهم يعني تاكو بقرن جنسي عراقيين بيم ناخشت تاكو بزفرن بولاتي خويا اللي او دمي او مصطلحي بتايبد اوكم او مصطلحي قراري رجيمي بيشوا قراري رقم تاري ايصال 1975 بلام تاكو استا كاربي دكريت دباي مشرعي قانوني لو فقريه دباي راستي بكرداوا او كيتير او الراي خوما كارشي سياسيه او كارشي سياسيه ئەمن پێم باشە ئەو هایل بەپێ ئەو یاسایە هەر کەسەک نەکو ستاندەرێکی عالەمیە لە هەموو وڵاتەکەیە خەڵک وچی پەنابەر بوو بۆی هەیە ڕگزنامەی ئەو وڵاتە وەرگری بەبێ ستاندەری و بەبێ تعلیماتی خۆی ئەف پێشنووماتە چ سووداوێژ بۆی پەنابەرانە ها یەک ڕێخستنی کاروباری پەنابەریە دووەمیان پەنابەر بۆی هەیە حەقی خۆی بزانێت ماوی تەندروستی هەیە ماوی کۆمەڵاتی هەیە حەقی هەیە بەپێ قانون یاسەکانی کار لە هەرێمی کوردستان کار بکات عقد لەگە قەتاعی عام بکات یعنی لەگە سەکتەرەکانی پابلیک سەکتەر پێدرێن جگە لەوەی ئەمن دەمهێ شتێکی باسکەم مستەڵحەکێ لە قانونی ڕۆمانی دەرێ the interest of the people is above the law يعني دائما مصلحة خلق لسر ياسايا دەمێ مصطلح بکەم ئەمە دوو شتێکی دیش هەیە مصطلحەکەیە دەرێ حالتە ضرورة case of necessity ئەمڕە چاوی ئەو دوو بابەتەم کردیە کە دەرێم بە شێوەیەکی نایاسایی ئەگەر خەڵکیش داخل بۆ باسیم لەو شتە کردووە تا خەڵک سوود لێ وەرگری زیاترین خەڵک کەکە ویسامتە پەیوەندی لەگەڵ ئالیێن پەیوەندیدار دانینە ji بۆ بجیهکردنە ینی van xalên ku te girtiye desta ku mafê penaberane jî te pêwendî gel aliyên pêwendîdar pêkanîne li Parlemana Kurdistanê hikûmeta Kurdistanê طبعا سپاس و بێزانی خۆم ئاراستەی فراکسیۆنی پارتی دەکەم بە تایبەت سەرۆکی فراکسیۆن کاکزانە مەلا خالید کە پرۆژەکە لە منی وەرگرت هیوادارم فرۆکسەکانی تر
ئەو بابەتە تەبەنا بکەن چونکە بابەتی هەدەفی ئەوەی خزمەتکردنی هەرێمی کوردستان و خزمەتکردنی پەنابەرە ڕێخستنی کاروباری پەنابەری لە هەرێمی کوردستان ئەو یاسای دەبتە یاسایش لەسەر ئاستی دەتوانن بڵم لە هەرێم و عێراق یەکەم یاسا کە ئەگەر سەڵتەی تەشریعی تەنفیزی کرد و تەشریع کرد ئینشاءڵڵا دەبتە یاسا. بەێ کەک ویسام بابەتێکی دن هەیە نوها دخوازم بزانم نوها گەر قانونی پەنابەرە بڵێ دستورە عراقی دەرنەبێ وەکە حکوومەتا ناوەندی دەستورە ناوەندی حکوومەتا هەرێما کوردستانی یانژی پارلەمەنا کوردستانی دکارێ یاسایەکی قبول بکێ گوت دستورە عراقی دەرنەبە بڵێ طبعا دەمی باسی دستوری عراقی بکەم لە مادەی 120 دستور عێراقی لە مادەی 120 ڕێی پێدای هەرێم دستورێکی هەبی ئەو دستورە سێ شتی سەرەکی باسی کردە هەیکەلێتی دەسەڵات ئالەتی بۆ بەکارهێنانی ئەو دەسەڵاتە سێ ئەو دەسەڵاتە لە چێ پێکاتوە ئەمە دەسەڵاتی هەرێم سێ دەسەڵاتن دەسەڵاتی تەشریعیە کە پەرلەمانە دەسەڵاتی جێبەجەکارە حکوومەتە دەسەڵاتی دادوەریە ئەوە حکومت ئەمرێ بەڵام ئەمە بەداخەوە دستورمانە ئەمە ینی تەمەنا ئەوەم دەکرد ببینە خاوەن دستور تا ئەو یاسانە بە ئاسانترین شێوە بۆمان ڕێک بخێت باشە تو هێویداری ئەv پێشنومەیە پرۆژەیە تێکردی دستوری دەجێ بگری هەوڵ و ئەوەی خۆمە ئینشاءالله یعنی تۆفیق لە خوددا ئینشاءالله تیاسا بەڵام عەرزی ئەوە جەناب شتم فەقەرەکەیە مادەی 121 لە دستوری عێراقی ڕێگە پێدایە حکومەت هەرێم یاسا تەشریع بکات مادەی 142 لە دستوری عێراقی ڕێگە پێدایە حکومەتی هەرێم یاسا تەشریع بکات لە هەمان کاتەوە لە مادەی 121 فەقەرە دووەم ڕێ پێدا ئەگەر حکومەتی ئیتیحادی یاسایەکی دەرکرد معارض بوو لەگە یاساکانی هەرێم حکومەتی هەرێم یاساکانی هەرێم دەتوانی ئەو یاسای تعدیل بکات بە شێوازێکی بگونجێت لەگە یاساکانی هەرێم یعنی ئەمە دستوریەن هەموو مافەتی خۆمان هەیە. بەێ گەلێک سپاس بۆتە ویسام وەلیعەلی مافتەروەر لەسەر پرۆژە یاسaya پەنابەران گوتە ئامادەکردیە سپاس گوتی مەیوانی سۆر سپاس بکەناڵتم.